طبعا ئەم پرۆژەی کامرات پرۆژەیەکی ئەمنیە بۆ کۆنتترۆلی ناو شار و ئەترافی شار و سەیارات و ئەشخاص و هەموو شتێک پرۆژێکی زۆر گرنگە. ئەم پرۆژەیە بە بودجەی تقریبان 8 ملیار و 600 میلیۆنە پێک دێ لە 450 کامیرە. طبعا ئەم پرۆژەیە سێ بەشە، بەشی بینایەکەیە تقریبان 90 ئینجاز بووە و بەشی شەبەکەی اتصالاتە، ینی خەتی کامیرەکانەوەش تقریبان لە 100 کاری لێکراوە. دواتری کامیرەکان تقریبان لە 130 بۆ 35. طبعا کامیرەکان 450 کامیرە سێنەوعە، ثابت و متحرك و ذەکیە. ثابتەکەی تقریبان 350 کامیرە بێ و متحرکەکەشی 7 و ذەکیەکەش 8. ذەکیەکە شخص و دەموچاو و ئەرخامە بینی. ئەیتر ئەمە پرۆژەیەکی ئەمنیە، ئەمە بە شێوەیەکی عام تەفاسیل ناتوانین هەمووی باسکەی، بەڵام پرۆژێکی سۆر گرنگە بۆ جوولانەوە، بۆ قەزەی ئەمنی، بۆ سەیارات، بۆ ئەشخاص. پرۆژەیەکە ینی ئەمە وەکو چاودێر وایە و لە جاتی ئەوەی لە هەموو سوچ کۆڵانێ پۆلیس وشت. ئەم پرۆژەی کامرات لە هەموو دووەری عالم ئەم پرۆژەیە بەکاردەهێنێ، وەک بۆ نمونەوە لە تورکیا، لە ئێران، لە هەموو شتێک. ئەم پرۆژەیە لە ینی قەیدی تەواوبوو نایە، چکم هەموو تەواو بووە، مجرد هەنێک کێشەی کامیرەکانێ و پارەی سلفەوشت ئیتر خۆتەزانی و تەحویلی ئیدارە و ئەم ئینتقالی ئیدارە و دانانی ئەنجومەن. تۆزە ئەم دوو مانگە پارە و پرۆژە و شت هەمووی وەستاوە. فئینشاءڵڵا بە زووترین کات ئەو پرۆژەیە دەست بەجێ تەواو ئەکرێ و شتی بچووکی ماوە، چونکم تەجیزی کامیرە وەختی ناوێ، ینی وەکەوە نییە بینا و ئتصالات و خەت کامیرە بەس دانانە ژمارە و دایەنێ.